پلانەکەی کۆکس بەڕاستی بۆ حکمی ذاتی کوردستان شتێکی هەر هەڵخەڵەتاندن بوو هەروەکو ئەوەی کە بوو چونکە ئەویش لەو سەردەمەدا 3 خاڵی خستە پێشچاو بۆی کوردەکانی پێ ئیغفال کە ضروریە ئەویش تیشکێکی بخینە سەر هەرچەندە دەرسەکە تۆزێک درەنگی خایاند. پلانەکەی کۆکس کە وتی حکمی ذاتیەک بۆ کوردستان دروست ببێ بۆ کوردەکان دروست ببێ چکەوان ئەوانش نەیانەوت کوردستان بۆ کوردەکان دروست ببێ 3 خاڵ بوو. ئەیانوت یەکەم نیمچە لیوایەک دروست ببێ. طبعا لیوا ئێستا کە پێوترە پارێزگای سلێمانی پارێزگای هەولێر ئەو کاتە پێوترە لیوا بە شخصی ئیداری ژەوترا متەسەڕیف بۆیە ئێوە لە کۆنەکان پیرەکان کە باسەکەنەوەڵە چوین بۆ لیوای هەولێر و متەسەڕیفەکان چێ بوودایانەوە ئەلەو شێوە ئێستا ئەو نەوزاد گۆران بە متەسەڕیف دانێتەوە. پلانەکەی کۆکس ئەڵێ نیمچە لیوایەکی کوردی لە 4 قەزا کە بەسەر بە مووسڵن دروست بکرێت کە بریتین لە زێبار و ئاکرێ و ئامێدی و دهۆک ئەم 4 بکرن بە نیمچە لیوایەک ئەو کاتە مساعدێکی متەسەڕیفیان بۆ دابنرێ کە هەر بەریتانی بێ بە شێوەیەکی موقەت هەتاوەکو فەرمانبەرێکی کوردی لێهاتوو لێوەشاوە ئەدۆزینەوە کە بتوانێت ئیدارەکەی بگرێتە بەردەست. هەولێریش بکەین بە لیوا چونکە هەروەکوتم هەولێر عایدی ڕەواندوز بوو ئەو کاتە. هەولێریش بکەین بە لیوا ئەو کاتە ناوچەی کۆیە و ڕەواندوز دێنینەوە سەر هەولێر چکۆ کاتە حکمیان لە هەولێرەوە ئاسانتر بۆ ئەکرا وەکو ئیداری ڕەواندوز ڕەبتە بێتەوە ئەم جارە بە هەولێرەوە. ئەمەش وا ئەکەین کە ئەو حکومەتەی لەوێش ئەو ئیداریانەی کە لەوێش تەعینە بنەوە کورد بن قەدرە الئیمکان ئەشەیە طبعا ئینگلیز و عێراقیش تریشیان لەگەڵا بن وەکو تورکمان و عەرەب. سێهەم ناوچەی سلێمانی متەسەڕیفێکی تیادا بمەزرێ ئەنجومەنی لیوای بۆدا بمەزرێ بەو مەرجەی کە ئەفسەری سیاسی بەریتانی بۆ خۆی لەوێ ببێ بە متەسەڕیف موقت بێ لەوێ بەڵام مەندوبی سامی حەلەقە وەسڵی نێوانیان بێ واتە سلێمانی پەیوەست نەبێ بە وەزارەتی ناوخۆی مەلیک فەیسەڵەوە لە بەغدا پەیوەست بێتەوە مباشەرەتەن بە کوکسیا بە مەندوبی سامی هەر کەسێکە بێت لە بەغدا. ئەوەش بۆ ئەوەی کوردەکان وا هەست بکەن کە ئینگلیز نایان لکێنێ بە عێراقەوە لە ماوەی ئەم 2 ساڵە فێریانەکە چۆن ئیدارە و نەزمی وڵاتە بن بەڕێوەت پێیانەگەێنێ لە پیاوەتی و خێری خۆی و چاکەی خۆی هەروەکو چۆن ئەمریکای ساڵ ئەمانە فێری دیموکراتیتان کەین و دوایش بۆ خۆتان وڵاتی خۆتان ببەنە پێش ئەو ئینتیخاباتەی کە بوو ئەو دەستورەی کە بوو کە کڵاوکردنە سەر خەڵکی بوو لەو سەردەمی لە دوای مەلیک فەیسەڵ لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی لە 1921 بەدواوە کە ئینتیخاباتی تر ئەبێ هەر هەموو ئینتیخاباتەکان لەمەی ئێستا پێشکەوتوتر بوون بەهێزتر بوون ڕۆشنبیرتر بوون خەڵکانێکی تر زیاتر هاتبوونە پێشەوە کە ئەگەر بێت و مقارنە بکرێتەوە بەرامبەر بە یەکتری کەوا بوو تەماشاکەین ئەو 3 خاڵش کە ئەوەندایانە زۆڵێتیەکی تایە لیوای مووسڵیان مرکزی مووسڵ و دەوروبەری ڕەبیعە و ئەو دیویتری کردەوە بە عەرەبی ڕەبتیان کردەوە بە بەغداوە ئەو 4 قەزای زێبار و ئاکرێ و ئامێدیان و دهۆکیش لە مووسڵ کردەوە هێنان بەملاتر لیوایەکیان لە هەولێر دامەزران سلێمانیشیان ڕەبت کردەوە بێ ئەوەی ئەم 3 و 4 پەیوەندی کوردانیان لە نێوان یەکتریە هەبێ یا پەیوەندی ئیداریان لە ناوان یەکتریە هەبێ بۆی ئەم جارە بیر نەکەنەوەکو قەومیەتێک کە بتوانن بچنە پێشەوە ئیمارەتێکی کوردی بە خەیاڵی جارانەوە دروست بکەنەوە بەڵکو دابڕ ببن بە یەکتر سلێمانی ڕاستە و خۆ ڕەبت بێ بە مەندوبی سامی لە بەغداوە ئەوانی کە شەرێکە ڕەبتە بێ بە شوێنێکی تر لە ڕووی ئیداریەوە لە مدەی 2 ساڵە ئیشیان لەگەڵەکرێ و کاریان لەگەڵەکرێ بۆیە نۆڵد سمیت کە هەر ئەفسەرێکی سیاسی بوو لە سلێمانی سەرۆک و پیاماقوڵانی کوردەکانی هەموو کۆکردنەوە سیاسەتی حکومەتی بەریتانی بۆ باسکردن هەروەکو کە لە گۆڤاری پێشکەوتنە لە 12 مایس 1921 نووسراوە ئەوەش تەبەن لە وەسایقی بەریتانیەکانە ژمارەی هیوەزارەتی خارجی ژمارە 371 خەت مائل 6387 کە باسەکە لەو گۆڤاری پێشکەوتنە کە مێجەرسۆن وتمان لە سلێمانی دەریە کرد باسەکاڵێ نۆڵد سمیت ئەفسەری سیاسی کە لە سلێمانی بوو نوێنەری مەندوبی سامی بەغدا بوو هی ئینگلیزی هات لە سلێمانی
پیاو ماقولانی کوردی کۆ کردەوتی مەسئولیەتی ئێمە ئەوەیە وەکو حکوومەتی بەریتانی مەشق بە کوردەکانەکەین بۆ ئەوی بتوانن ئیدارەی خۆیان ببن بەڕێوە چونکە خۆ ئینگلیز ئیدارەی ئینگلیزی هەتا لە ناوتانە نامێنێتەوە بەڵکو مەبەستی ئەوەیە کە دەستگای حکمی زاتیتان بۆ دروست ببێ دوای بدرێتەوە دەستخۆتان. ئەمە تەوان دیسان جۆرێکی تر بوو لەو هەڵە خەڵەتاندنە زۆر بەداخەوە کە بەسەر کوردەکانیانە هێنا. مەلیک فەیسەڵ و قەومی عەرەبیەکان لە نەخشەکەی پێرسکۆکس و ئەو پلانێک کە بۆیان دامەزرا دەوڵەتیان دەستکەوت، حکوومەتیان بۆ تەشکیل بوو، وەزاراتیان تەشکیل کرد، بەڵام لەوە دڕدۆنگ بوون کە ئەیانوت دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەمەی کە پێرسیکۆکس ئەیکاوت سلێمانی ڕەبتەکا بە خۆیەوە لەوە ئەترسان کە بیکاتەوە بەو کوتەکە لە سەریان هەروەکو چۆن وەختێک کە پۆل برێمەر بڕیارەکەیدا هی 140 هی کەرکووک تورکیاشیان پێترسان، عەرەبەکانیشیان پێدەستەمۆ کرد، هەروەها ئێرانیش کە ئەگەر بێت و ئێوە تەئدیب نەبن لەگەڵ پلانی ئەمریکایەکانە یەک نەگرنەوە و نەسازێن ئەشێ کوردەکان بکرێنە دەوڵەتێک بۆ ئەوەی ببێ بە ژان و ئازارێ بۆ دەوروبەری خۆی. ئەمە تەبعاً چۆن لەو کاتەیە بەکارهێنراوە ئێستاش بە هەمان شێوە زۆر بەداخەوە بەکارهێنرانەوە. لە 1921دا مەلیک فەیسەڵ ئەم پرسیارانەی لە کۆکس کرد. مەلیک فەیسەڵ تەبعاً بۆ خۆی پیاوێکی زیرەک بوو، هەرچەنە هەر عەمیلی ئینگلیزەکان بۆ ئەوان هێنابوویان، لە کۆکسی پرسی دەربارەی ئەو ئیدارە کوردی کە دروستی کردو. ئەڵێ ئایا بەریتانیا ئامادەیە بەرگری لە کوردستان کە ئەگەر لە خارجی کوردستان و هێرشی هاتە سەر؟ ئایا بەریتانیا ئەتوانێت ئەمنیەتی عێراق مسۆگەر کە ئەگەر هەر هجوومێک بەناو کوردستانە هات بەرەو بەغدا؟ ئەگەر ئەتوانێت تا چەند دەتوانێت ئیدامەی ئەم ئەمنیەتە مسۆگەرکردنی ئەم ئەمنیەتە بکە؟ دووهەم، ئایا بەریتانیا ئامادەیە بۆ ئەوەی مەسئولیەتی ئەوە هەڵگرێ هەر پشێویەک لە ناو کوردستانە ڕوویدا و لەوێوە مەترسی و دژواریەک ڕوویدا و ڕووی کردە عێراق، ئایا ئینگلیز ئەتوانێت تەحملی مەسئولیەتی ئەمەی خۆی بکە؟ ئەگەر ئاوایە تا چەند دەتوانێت؟ ئەگەر هاتوو مەجموعەیەک لەم کوردانە لە ویستیان بەشە کوردستانی خۆیان یان خۆیان پەیوەستکەنەوە بە بەغداوە، ئایا بەریتانیا پێیان ئەڵێ وامەکەن هەر پەیوەست مەبن بە عێراق و لەگەڵ خۆتانە بن؟ چونکە ئەمەش ئێستا وەکو ئێستای زمانی ئێستا، ئایا گەر کوردەکان بیانەوێت دەوڵەتی ئیعلانکەن بۆ نمونە ئێستا، ئایا هەندێک کورد کە ئەیانەوێت پەیوەست ببنەوە بە بەغداوە حکوومەتی نووری المالیکی کە هیچ نییە لەژێر دەستی لە مەلیک فەیسەڵ عاجزترە، ئایا ئەمریکاییەکان ئیجباریانەکەن لەسەرەوەی لەسەر دەوڵەت کوردیەکە بن نەک بلکێن بە بەغداوە؟ پرسیاری سێهەمی مەلیک فەیسەڵ بۆ کۆکس ئەڵێ ئەگەر هاتوو کوردەکان جیابوونەوە چه حکوومەتێک دروستەکەن و تەسەوری بەریتانیەکان بۆ دروستبوونی ئەو حکوومەتە چییە؟ ئەوەش تەمان ئێستا لە وەسیقە بەریتانیەکانە کە بەناوی Meeting of the Eastern Community with regard to policy in Kurdistan لە ژمارە 1921 لە وەسیقەی ژمارە 370 6397 وەزارەتی خارجی بەریتانیەکە بە ئینگلیزیە. بەهەرحاڵ بە شێوەیەکی گشتی دەوڵەتی عێراقی دروست بوو، لە کۆنگرەی قاهرەوە دروست بوو، هەرچەنە فەڕەنسا بەرهەڵستیە کرد ئەترسا لەوەی چونکە فەیسەڵ لە سووریاوە لە شامەوە چوو بوو بۆ عێراق، ئەترسا لەوەی فەیسەڵ دەوڵەتی بۆ دروست ببێ لە عێراق دەستێوەردانی هەبێت لە شامە دژی فەڕەنسیەکان، بەڵام زوو ئەتمئنانی ئەویاندایە ئینگلیزەکان کە فەیسەڵ بەبێ پرسی ئێمە پەنجە ناکا بە ئاوا و لێی بێخەم بەو کارتێکردنێکی بۆ سەر ئێوە نابێ. بەهەرحاڵ دوای گەڕانەوە لە کۆنگرە هی قاهرە مندوبی سامی هات بۆ کوردستان، بۆ سلەیمانی جەولەیەکی بە کوردستانە کرد تا بزانێت لایەنگری فەیسەڵ چەندە، وەکو بە عەرەبی پێڵن جەستن نەبڵ، بزانێت چەند کەس هەیە تەئیدیەکە. بەڵام ئەو سەردەمە مزاهرەیەک لە سلەیمانی کرا دژی مندوبی سامی، چونکە ئەشیانزانی کە پەیوەندی اقتصادی سلێمانی بە عێراقی عەرەبەوە هەیە، بەڵام ئەیانویست وەحدەتێ لە ناو کوردەکانە دروست بێت، دژی ئینگلیز مزاهرەیەک کرا. دوایی کوردەکان لەگەڵیانە
هێنرانە پێشە بۆ مناقەشەی ئەوە کە بۆچی ئێوە ناتانێت بە عراقی عەرەبەوە بلکێن ئایا ئەشێ قازانشتان وایە چیتان هەیە چیتان نیە وەڵحاصڵ ماوەیەکی زۆر لەگەڵ ئەمەیان ڕۆیشتن هەتا لە 28 و 29 حوتی 1921 لە تەمموزە ئیستفتایەکیان کڕا پرسێک بەناو کووردا کە بەڕاستی هەر فێڵکردنێک بوو لە کورد هەروەکو ئەو ئیستفتایانەی کە ئێستاژە کرا هەروەکو ئەو ئینتیخاباتانەی کرا ئەوانەی کە لە دەرەوەن خاستنەوەیان لێ سوید دەنجیاندا ئەزانن کە دوای مانگێک سندوقی دەنگدانەکانیان گەیشتە ئوردون کە هەموو شتێک لە عێراق تەواو بوو یعنی دەنگدانەکە بۆ خۆی گاڵتەکردن بوو بە عەقڵیەتی ئەم خەڵکە ئەو زەمانش ڕاپرسیەکی بەو شێوەیە کرا کە ئێوە ئەلکێن بە عێراقەوە یان نالکێن لە 1920 مانگی حەوت بوو سلێمانی ڕەفزیان کرد بە تەواویل ڕاپرسیەکەشیان هەر ڕەت کردەوە کەرکوک لە 140 ڕەئیاندا زۆرینە هەموو ڕەفزیان کردبوو طبعاً ئەوانیش بەڵام هەر خرانە سەر عێراق هەولێر دەنگیان نەدا ئەوەش کە بە فیتی یەکێ بوو ناوی جەنەڕاڵ لیۆنە کە لەوێ بوو ئەویش یاریدەدەری زابتی بەریتانی بوو لەوێ حکمیە کرد کوردەکانی مووسڵ وتیان دەنگە دەین لەگەڵ مەلیک فەیسەڵە بین بە مەرجێ بەو چەند مەرجە یەکەم بەریتانیا هەروەکو ئینتیداب دەسەڵاتدارەتی عێراقی بمێنێ بۆی عێراق لە ژەردەستی ئەویش ئینگلیزا بێ ئەجنا ئێمە ناچی لە ژەردەستی عەرەبەکانەوە بەو شێوەیە دووهەم اعتراف بە زمانی کوردی بکرێ ببێ بە زمانێکی ڕەسمی لە فێرخوازی و داوەری و ئیداری و ئەو جۆرە شتانەیە سێهەم زەمانەتێکی یاسایی لەسەر مافی کورد لە عێراقا مسۆگەر بکرێ هەروەکو چۆن پارتیوێچێتی ئەیانوت ئەبێ لە دەستورە بنووسرە هەروەها محمود عوسمانیش ئەیانوت ئەبێ لە دەستوری عێراقا شتێک بنووسرێ کە زەمانەت بێ بۆ ئەوەی کە سبەینێ مافمان نەخورێ ئەوە ئەو سەردەمە بۆشیان نووسرا بوو بەڵام مافی شەر خورا و خرانەوە ژێر ئەو هەموو باروت و تەقەمنیەی ئینگلیز و حکوومەتەکانی عەرەبی لە 1920 هەتا 2001 کە 80 دانە ساڵی ڕەبەقی خایاند هەروەها چاوەڕێژ بین لە ئەمریکاش هەروەکو هی بەریتانیەکان قەسفمان بکەنەوە هەر وەختێک کە بەرژەوەندەکانمان پێک چێشرانەوە چوارەمەڵێ کورد مافی ئەویان هەبێ ئەگەر باکووری کوردستان بوو بە دەوڵەت کوردی ویلایەتی مۆسڵیش با بڵێن بتوانن سەر بەوێ بن ئەمەش وەکو ڕێکەوتنێکی سیڤەر کە ئینگلیز پێشتر ئامادەی دەربڕیوە بەهەرحاڵ مەراسیمێکی زۆر گەورە و شکۆدار کرا بۆ مەلیک کە ئیتر تەعین بوو بە مەلیکی عێراق لە هەموو لایەکە وەفد بەشداری تیا کرد وەفدی سلێمانی نەچوو لە کەرکووکەوە کەس نەچوو ئامادەی ئاهەنگەکە ببن بۆ ئەوەی دەنگدان نەبێ بۆ مەلیک فەیسەڵ بەڵام بەشداریکردنی هەندێک لە کوردەکانی هەولێر و سلەیمانی لە بەغدا بۆ ئامادەبوونیان لەو ئاهەنگە حساب کرا بەوەی کە کورد ڕازیە بەوەی بلکێ بە عێراقەوە ئەوە لەو ڕۆژەوە لە 1920 طبعا دوای ئەوە بەڕەسمی لە 1922 لە مانگی دوانزەیە بەڕەسمی لە 16 دوانزەی 1922 کوردستانی باشوور لکا بە عەرەبی عێراقەوە ئەو بتەی کە پێوترێ عێراقی نوێ دەوڵەتی عێراق کە لە 1920 بەپێ ئەو ئیتیفاقی قاهرە کەوتم کۆنگرەی قاهرە دروست بوو کوردی باشووری کوردستان لکا بە عێراقی عەرەبەوە لەو ساتەوە ئێمە ئەو معاناتە ئەچێژین کە بەڕاستی زۆر جێی خۆیەتی کوردەکان جیا ببنەوە و جیابوونەوەی کوردەکان و ئیعلانی دەوڵەتێکی کوردی حەسانەوەی عەرەبە لەدەست ئەو هەموو خوێنەی کە ئەیڕێژە لە شیمال و هەروەها حەسانەوەی کوردیشە لەو هەموو عەرەبەی دڕندەیە کە دێ کیمیاوی بەسەر کووردا ئەڕێژێ و ئەو هەموو دیوارە نەفسیەی دیوارە ئەستورە دەرونیەی لە نێوانی کورد و عەرەبیشا دروست بووە پێویستی بەوە ناکە ئەو کاتە بە شێوەی دۆستایەتی ئەشێ پەیوەندیان لەگەڵ یەکتریا هەبێ بەڵام ئایا بڕیارێکی وا گەورە و چارە نووساز بە پیاوان و سەرانی کوردایەتی ئێستا ئەکرێ کە عەلەمانیەتێکیان هێناوە فکری گەندەڵ کرد سیاسەتی گەندەڵ کرد کوردایەتی خۆیانی پوکانەوە هەروەها نەوەیەکی پەروەردە کردووە کە باوەڕ ناکەم ئەوەندە ڕەشید بن بتوانن تحملی بڕیارێکی وا گەورە بکەن بەڵام ئومێدەواریشین ئەگەر هەر نەبوو ئومێدەوارین کە ئیسلامیەکان ئەو جورئەتەیان ببێ لەگەڵ پێکەوەنانی هێزا بتوانن ئەوە بکەن خوای گەورە ئێمەش ئێوە سەرکەوتوو بکە خوای گەورە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی خوای گەورە یارمەتی دەرمان بێ بۆ تێگەیشتن لە دینەکەی و لە واقعی کە بە دینەکە هەڵسوکەوتی تیاکەین تێگەیشتنەوە لە کورد لە کوردستان لە مێژووی لە ئیمارەتەکان لە شۆڕشەکان لە دید و تێڕوانینی حیزبەکان و ئەزمموی هەر یەکێک لەوان بۆ تێگەیشتنەوە لە تاریخی خۆمان
و هەڵس و کەوتکردن بە جانی مەسئولیەتێکی تاریخیەوە خوای گەورە ئێمەش و ئێوە سەرکەوتوو بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.